سڵاو بەخێر بن و بۆ ڤیدیۆیەکی تازە تەمان لەو ڤیدیۆ باسی فیلمی ئۆپنهایمەرتان بۆ دەکەم چونکە لەوانەیە بێزار بم زۆر باسی ئەو فیلمم کردبی کاتی خۆی کە لە سینەما دەرچوو سێرم کرد و پێشتریش پێشەوەی دەربچێتن بەس چۆن بۆ بڕیارمدا کە باسی ئەو فیلمەتان بۆ بکەم دوای ئەوەی کە بە نوسخەی سافی بلوڕێی بڵاو بۆ دووبارە تەماشەم کردەوە لە ماڵەوە بە تەلەڤیزیۆن تۆزێک ڕام گۆڕا لەسەر هەندێک شت و تۆزێک وتم ئەو ڕایە لەگەڵ ئێوە شێر بکەم و باسی خۆم بکەم و ئەو باسی ئەزمونە بکەم کە من لێم بینیوە و لەوانەیە خەڵک بۆ چاوە سەیری نەکردبێ یان لەوانەیە سەیری کردبێ دیقەتی نەدابێ بۆیە لایکی ڤیدیۆیەکە لەبیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکە لەبیر مەکەن بەروی 145 و کەسانی تەماشای ڤیدیۆیەکانمان دەکەن هەتا ئێستا سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردووە کە ئەو بۆمە زۆر گرینگە هەروە دەزانە ئەگەر دەزانم ڤیدیۆیەکانمان سوودی هەیە بۆ برادەرەکان و کەسوکارەکانتان بێبەشمانەکەن لە شێر هەروە کۆمنتیش پێویست ناکە باسی بکەم تەمان با دەست پێکەین ڤیدیۆ باسی سێ شتان بۆ دەکەم یەکەمیشت کەلەر پالێت دوای ساوندتراک دووەمی سێمیشت ڤایب چارەمیشت پرۆجێکت پێنجەمیشت ڤایبرنت شەشەمیشت ریچ لێرز ئەوە باسی ئەو شتانە چێ بۆتان باز دەکەم یەکەمیشت تەبان ئەگەر باسی فیلمی ئۆپنهایمەر بکەم و باسی کەلەر پالێتان بۆ بکەم لەبەرچی باسی کەلەر پالێتان بۆ دەکەم لەسەر فیلمی ئەوەی ئۆپنهایمەر تەبان کەلەر پالێتی فیلمی ئۆپنهایمەر بۆ تایبەت و جیاوازە تەبان ئەگەر ئەو کەسانی کە زانیاریان هەیەیان ئەو کەسانی کە عاشقی سینەما و عاشقی کریستۆفەر نۆڵان کە زۆربەی فیلمەکانیان بینیوە ئەگەر ببینی تەماشای فیلمەکانی بکەی فیلمی تێنێتە فیلمی دەنکێرکە فیلمی ئۆپنهایمەرە فیلمی ئینسێپشنە هەر هەمویان کەلەر پالێتێکیان هەیە کە بەرەو ساردی دەڕۆن نەک بەرەو گەرمی یعنی هەز دەکەی بەرەو شینی و بەرەو سەوزی و بەرەو ئەو ڕنگانە دەڕۆن نەک زیاتر بەرەو زەردی دەڕۆن حتا لە فیلمی ئۆپنهایمەر کە باسی قومبەلەی ئەتۆمی و بۆمبی ئەتۆمی و ئەوی دەکاتن کە مەفروزە هەمووی زەرد و تەقینەوە و ئاگر و ئۆشتانە هەر بەو کەرەل پالێتە ڕۆیشتە ئەگەر مقارنە بکەی بە فیلمی دانکێر یەکسەر هەست پێ دەکەی ئەو فیلمە لەگەڵ ئەو فیلمە لە هەموو ئەسپێکتێکەوە لە ڕووی ڕەنگەوە لێک نزیکن بۆیە ئەوەی لێ دەکاتن فیلمەکانی ئەگەر عاشقی ئەو نوع ڕەنگانە بی و عاشقی ئەو تەفاسیل و ئەو وردەکاری وردانە بی باورکە بە کواڵەتی زۆر ساف لە ماڵی تەماشا بکەی زۆر زەوقی لێ دەبینی لە ڕووی کەلەر پالێتەوە بینە سەر ساوندتراک تەبان ئەو فیلمە کات خۆی کە لە سینەما دیتم ساوندتراکی و زۆر خۆش بوو بەس کە دووبارە تەماشام کردووە بە هیدفۆن و بە هیدفۆنێکی ئەمپلیفایر یعنی کە دەنگەکەی زەخم دەکا و ئەمپلیفای دەکاتن ساوندتراکەکەی بە تەواوەتی ینی دەستە ناو ڕۆحت دەستکاری دڵ و ڕۆح و هەموو جەسەد دەکاتن کە ساوندتراکە لۆدویگ گرانسنە کە کۆمپۆزەرێکی سویدیە هەروەها فیلمی تێنێتیش هەر ئەو بوو هەروە فیلمی وەکاندا فۆڕێڤەر و لەگەڵ بلاک پانسەری یەکەمیش هەر ئەو بوو کە لەسەری ئۆسکاری وەرگرت تەبان ئەو کەسانەی کە فیلمی بلاک پانسەریان بینیوە من بەم بوو یەکێک بوو لە فیلمە هەرە خۆش و خۆشەکانی فیلمی مارڤڵ و کە باسی قارەی ئەفریقای دەکرد قارەی ئەفریقا لە هەموو شێوەیەک لە شێوەکان زوڵمی لێکرا و لە هەمان کاتیشدا قارەی ئەفریقای زۆر کرد بۆ سوپریەر و هەروە ساوندتراکەکەی زۆر ڕەبتی هەبوو بە ئەو کەلتور و ئەو عادات و تەقالیدانەی کە لە قارەی ئەفریقیا هەیە ساوندتراکەکە بە تەواوەتی ئەو مۆزوعی پێکاندە بوو ئینتر لێرەش کە ساوندتراکی باسی ئەوی دەکەم ئۆپنهایمەری بەجددی هەز کە گوێ لە ساوندتراکەکەی دەگری بە هیدفۆن هەز دەکەی ساوندتراکەکە پڕە لە معلوماتی علمی ینی پڕە لە فیزیا پڕە لە کیمیا پڕە لە شتە یانی ساوندتراکەکەی بە تایبەتی جیاوازە بۆیە جێگای دەستخۆشیە لۆدویگ گرانسن کە ساوندتراکەکەی زۆر عجایبە و بگرە ساوندتراکەکەی ینی وەک تێنێتشی کە دەرێنا ئەو کات تێنە زۆر خۆش بوو ئێستا بۆ کەسانی کە لەوانەیە ئێستا بپرسن بڵێن بۆ هانزیمەر نیە لەبەرەوەی زۆربەی فیلمەکانی کریستۆفەر نۆڵان هانزیمەرە تەبان ئەو کاتێک کە تێنێت دەرچوو هەردووچیان سەر بە شەریکەی ئەوە بوون وێنە برۆس ئەو کات کە هەروە خاوەنی بەرەمێناری فیلمی دوونە ئەوە زنجیرەی فیلمی دوون ئەو سێ بەشەی کە مەفروزە دەرچێ بەشێکی دەرچووە بەشەکەی ئەم ساڵ دەبا دەرچوو بە تەزیل بوو بۆ ساڵی داهاتوو تەبان فیلمی دوون ئەو چیرۆکی خوازرا و مفەزەڵی هانزیمەرە لە منداڵی و خوێندوێتیەوە ئەو کاتێک کە دوون کرا فیلم و پێشکەشی ویان کرد کە ئەو ساوندتراکێ بکە ئەو داوای لێبوورنی لە ئەوەی کرد کە نەتوانی بۆ تێنێت بکاتن دوای بۆ ئەو خلاف و ئەو مشکلانە پاش ئەوەی کە کریستۆفەر نۆڵان جودا بوو لە ستۆدیۆکان وێنە بڕۆستوە ستۆدیۆ یونیڤەرساڵ ئیتر بۆیە هەر لەگەڵ لۆدویگ گرانسن بەردەوام بوو لە ڕووی ساوندتراکەوە تەبان خاڵی سێم کە باسی دەکەم باسی ڤایبتان بۆ دەکەم تەبان فیلمی ئۆپنهایمەر ڤایبەکەی
زۆر عجایبە لەبەرچی بۆ نمونە ئەو فیلمە ئەگەر بەراوردی بکە لەگەر دانکێرک هەموو چیرۆک و پڵۆتەکە باسی دەکا مەجموعە سوپایەکی بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە لە شارێک ئاسێ بووینە ناوی دانکێرکە لەبەرەوەی لە ژێر گەماڕۆی سوپای ئەڵمانینە لە کاتی شەڕی جیهانی دووەم. ئیتر هەموو هەوڵ و فیلمەکە 2 ساعتە 3 ساعتە باسی ئەوە دەکاتن کە چۆن ئەوانە دەیانەوە ڕزگاریان بێ و لە هەمان کاتیشدا شەڕی زەوی و ئەو شتانە پێشان دەدا و عەرزی عەزەڵاتی دەرهێنانی فیلمەکە و ئەو شتانەیە. یعنی ئەگەر فکر لە چیرۆکەکەی بکەوت چیرۆکەکەی زۆر سادەیە و زۆر سیمپڵە و ئاساییە، هیچ شتێکی وا معقەدی تێدا نییە، بەس لەبەرەوەی ئەو ڤایبێ کە ئەو کریستۆفەر نۆڵان بۆ دروست دەکات دەتخاتە ناو فیلمەکە بەبێ هەز بکەی کە فیلمەکە ئەوەیە، ینی هەز دەکەی فیلمەکە زەخمە، فیلمەکە پڕە لە مەجموعە طبقە و لێرەکە ئەوی باسم کردن پرۆجێکت لێرەکە لەوی بە تەفاسیل بۆتان باز دەکەم. ئیتر بۆیە فیلمی ئۆپنهایمەر چیرۆکەی زۆر بەسیتە، باسی ژیانی ڕۆبێرت جێ ئۆپنهایمەر دەکات کە چۆن چەکی ئەتۆمی بۆ سوپای ئەمریکا دروست دەکات و لە هەمان کاتدا فیلمەکە باسی 3 تایملاینی زیاد دەکات، باسی داهاتوو، باسی ڕابردوو، باسی ئەو کاتێ پێش ئەوە دەکات و هەروە باسی کرد باسی داهاتوو دەکاتن لە ژێر ئەوەیە کە حکوومەتی ئەمریکا دەڵێت تۆ بە ئەسڵ ینی تۆ تعاتفت هەیە و هاسۆزیت هەیە بۆ حزبی شیوعی کە ئەو کات شەڕی پاش ئەوەی پێشەوەی شەڕی سار ڕووبداتن لە بینی رووسیا و ئەمریکا. ئیتر ئەو کات هەموو ئەو دیمەنانە بە ڕسپی تەسویر کرایە کە ڕۆبێرت جێ ڕۆبێرت داونی جونیەری تێدایە، لەبەرەوەی ڕۆبێرت داونی جونیەر هەموو بینین و ڤیژنی بۆ ئەو مەسەلەیە ڕەشبینیە، ینی قەت شتی خۆشی نابین لەبەرەوەی کابرایکی ئۆپەڕی ئەنانیە هەموو ئەوەکانی بەکارهێنا ئەو سوڵتە و ئەو پاوەڕی بەس بۆ ئەوی ئۆپنهایمەر لەناو بباتن. ئیتر بۆیە کریستۆفەر نۆڵان خطوەکی زۆر جوانی کردیە کە هەموو ئەو مەشەرانەی کە ڕۆبێرت داونی جونیەر تێدایە بە ڕسپی تەسویر کە بە ئایماکسی بۆی پێشامدا ئەو کابرایە لە ژوورەوە چەند ڕەشە چەند پیسە کە هیچ ڕەنگە و شتێکی تری تێدا نییە غێری ئەوەی کە هەموو دنیا بەڕەشی دەبینیتن. بینە سەر خاڵێکی تر کە ئەویش پێی دەڵێن پرۆجێکت. طبعاً پرۆجێکت بۆ مهمە. کریستۆفەر نۆڵان بۆ مەشهورە هەر فیلمێک دەردەکاتن وەکو پرۆجێکتێکی ئەملاقە زۆر گەورەیە، ینی فیلمەکە ئەگەر باسی ئەوی بکات چۆن من ئەو دەرگایە بکەمەوە چۆن دایخەم کە لە خەوڵ دەچم ئەو دەرگایە دەکەم و کە شەو دەخەوم ئەو دەرگایەدا دەخەم، ئەو ئەگەر ئەو پرۆجێکتەی بدێ بیکێ فیلم بە زەخمی دێکا وەت لێ دەکاتن هەز بکەی کە ئەو شتە زۆر میمە لەوانەیە شتەکە زۆر ئەتیاری بێ. وەک باشترین نمونە بۆ ئەو شتە فیلمی دانکێرکە، وەک وتم چیرۆکەکەی زۆر سادەی و هیچ فەنێکی تێدا نییە، بەس چ بە شێوازێکی یونیک و تایبەت و جیاواز ئەو چیرۆکە دەگەینتە تو کە ئەوە پێی دەڵێن ینی دروستکردنی پرۆجێکتێکی زەخم لە هەموو ئەسپێکتەکەەوە. ئیتر ئەو پرۆجێکتە بۆ دروستی دەکاتن کە ئەو پرۆپۆگاندە ڕاگەیانە زەخمە هەیە لە دووروبەری و لە هەمان کاتدا زۆرترین کامەرەی کلاسیک ئایماکس و ئەوانە بەکارێنیتن، زۆربەی شتەکانی دوورە لە CGI هەمووی بەڕاستی تەسویر دەکرێت. ئیتر وێ لێ دەکاتن ئۆتۆماتیکیەن ئەو شتێک کە دەیکاتن سادەش بیکاتە پرۆجێکتێکی زۆر زەخم. خاڵێکی ترکە بۆتان باسکەمە ئەویش ڤایبرنتە. ڤایبرن یانی شتەکە زیندووە، ینی کە تۆ تماشای فیلمەکانی کریستۆفەر نۆڵان دەکەی هەرچەند چیرۆکەکە وشک بێ یان هەرچەند چیرۆکەکە معقەد بێ هەرچەند چیرۆکەکە باسی کۆم بکایان سادە بێ ڤایبرنتە، ینی زیندوو چیرۆکەکە، ینی کاریگەری هەیە لەسەر وەر لێ دەکات و لەگەڵی تەعاتف دروستکەی لەگەڵی بڕۆی و بچی بزانین چی بەسەر لێ چی بەسەر نایە چی بەسەر لێ چی بەسەر نایە. طبعاً دیسان باشی نمونە بۆ ئەوە فیلمی دانکێرکە کە چیرۆکەی زۆر بۆرینگە هیچ فەنێکی تێدا نییە، بەس تۆ لێکەمین دەقەوە ڕات دەکێشی بۆی لەگەڵ چیرۆکە بەردەوامی بزانین چی بەسەر لێ. هەروەها فیلمی ئۆپنهایمەر کە چیرۆکەکەی زۆر سادەیە باسی بایۆگرافیە، باسی شتێکی زۆر سادە دەکاتن، بەس کە ئەو ئازایی دەرهێنەرەکەی کە تۆ ڕابکێشیتن و وا هەز بکەی ئەو چیرۆکە مهمترین چیرۆکە لە ژیانت کە بینی بێت کە یان بیست بێت یان هەر نەیبیستیان نەیبینی. و هەروە خاڵێکی تر کە ئەو کۆتا خاڵە بۆتان باز دەکەم کە لێرەکانە ئەوە کە کریستۆفەر نۆڵان لە فیلم لە لێرەکانی زۆر دۆڵەمەندە، ینی فیلمەکە پێکاتوە لە چەند تایملاینێکی جیاواز کە هەموو لێرەکانی پڕە، ینی دەسم وەچی چۆن شیری دەکڕی کام لە دەسم و قەلیل دەسم، ینی ئەو لێرانەی کە دروستی دەکە هەمووی پڕ لە زانیاری، پڕە لە باگراوند ستۆری، پڕە لە ینی فلاش باک، پڕە لە هەموو شتێک بۆی ئەتوو هەز بکەی کە چیرۆکەکە کاملە. بۆی فیلمەکان دەگاتە 3 ساعت ئەو دەگاتە 2 ساعت و 45 دقیقە 2 ساعت و نیو ڕەتدەدا بە ئاسانی لەبەرەوەی ئەو لێرانەی کە دروستی دەکا بۆی تۆ چیرۆکەکە لێک جودا بکەوە پڕە لە زانیاری و پڕە لە شتی
تایبەت و یونیک و ئێستەرئێگ و لە ساوندتراکی عجایب و لە شێوازی دەرهێنانی عجایب و لە شێوازی تەسویرکردنی عجایب و ئەو شتانەوەت لێ دەکاتن تۆ هاوسۆزیێکی غەریب دروستکەی و چاوت دانەخێ و هەموو لێرەکان بە تەواوەتی تەماشا بکەیت. طبعاً ئەو هۆکارانە بوو کەوەی لێ من کرد دووبارە ڤیدیۆ لەسەر فیلمە دروستکەمەوە دوای ئەوەی کە لە سینەما دیتم و ئەو کار کە لە سینەما دیتم گوتم ئەو فیلمە دەتوانین لە سینەما تەماشای نەکەی ئەتیاریشە تەماشای نەکەی وەلو ئەم تەماشام کرد خۆش بوو ئەگەر نەشم بینی با ئێستا دەڵێم ئەتیاری بوو بەس لە ماڵی تامێکی تایبەتیە تۆ لە ماڵ و سەقەنەفە دانیشتی بە ئیسراحەت مێشکە ساف بە تەواوەتی بڕیارت داوە بە زلێکی مرتاح دادەنیشی بە کوالتیشی باش داونلۆد دەکەی بە شاشەکی گەورە بە هیدفۆن جێ لێ دەگری ئیتر فیلمەکە بە تەواوەتی تامێکی زەخمتر و خۆشتری تێدا لەوانەیە خەڵک بڵێ فیلمەکە گەورە کراوە فیلمەکە زۆر سادێ و ئەتیادیە چیرۆک و هەموو شتەکانی بەس لە ڕووی ئەوەی کە گەورە کراوە فیلمەکە ئەوەیە کریستۆفەر نۆڵان ئەو ڤایبە و ئەو حالە ئەعلامیە کە دروستکی دەروبەری و گەیانیتە تۆ وەی لێ کردو هەز بکەی کە فیلمەکە بە جددی گەورەیە و زەخمە و لە ئەمان کردە فیلمەکە فیلمێکی زۆر ئاساییە باسی ژیانی عالمێکی ئەوە دەکاتن ڕاستە بەجتەکەی زۆر بەرزە بەس هەزار فیلمەیە بەجتی زۆرە و زۆریش فاشلە خۆ بەوە نییە فیلم 200-300 ملیۆن لەسەر بکرێ فیلمەکە پرفێکت دەرسی هیچ کاتێک بە پارە نەبووە فیلم هەیە زۆر کەمترین پارەی تێت و یەکێکە لە فیلمە هەرە باشکان بۆیە دووبارە داوای بوون دەکەم بەس لەسەر دووبارە کە فیلم ڤیدیۆم دروستکرۆ لەسەر فیلمی ئۆپنهایمەر بەس حەزم کرد ئەو شتانە ئەو پۆینتانە لەگەڵ ئێوە شێر بکەم و هیوادارم سوودم هەبێ بۆتان هەروە لایک و سەبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن بە هیوای ڤیدیۆی تازە دەست